الو الو کاک زانوجێ لێوانتان باشی بە قوربان برید یا بەڕێوەی من کامیان باش وڵا بە فریبی ساعتەکەم وای دووادارەوە چێکی نا ساعت دەکەم بیستیشم نێوەڕا بە قوربان بەباشە چۆنی خۆشی بە قوربان باشی من باشە چکە نازانم خەتەکە لێرە باشە دەنگە عیبی نییە دەنگی من باشە هیچ عیبی ئێڵا باسی وتمان باید چێکین وەڵا لەسەر مۆزوعی ئەو ئاینشتە بوو من باسیەکەین ئامە بوو ئێڵا کورتەیەک بە چی و کردووە ئەم ماوەیە و بۆ چیش بابەتەکە باسەکەین تۆ حەزەکەی دەست پێ بکە ئۆکەی باش ئەو تێدە ڕیکۆردیەکەی ئەو ڕیکۆردە ئێستا چاو زۆر باش طبعا هەر بە چەند خاڵێکە بوو وەکو ئەزمموی ئەو ماوەیە کە بەپێی ئەو گەڕانانێکی کردبووم یا خلاصی شتەکان حەزم کرد باسی بکەم باشە یەکەم شت باڵین لەوە دەست پێ بکەین کە چۆن لێکەم نقطەوە ئەمە تەوان مۆزوعکە مۆزوعێکی دینی هەیە زیاتر بەڵام بە هەموو لایەنەکانە ئەیبین یانی ئەو نیە بەس لە ڕووی دینی و باسی بابەتەکە بکەین ئەوەی کە چی مەسەلەن یەکەم جار وای لێکردم وەکو پێشتریش باسمان کرد ئەو قورئانی کە بۆ ئێمە هاتووەکو موسڵمان چی وای لێکردم دەست بکەم بە خوێندنەوەی طبعا بە حکمەوەی کە منها هەر وەکو خۆشت دەزانی خوێنەرم حەزم لە خوێندنەوەی کتێبە لەناو ئەو خوێندنەوانەیان ئەو با بڵێن چالاکی و شتانی کە خۆم ئەم کرد یەکێک لە شتەکان هات بە مشماوتم باشە من ئەوم کتێبە خوێنمەوە بۆ نێم ئەو کتێبە بخوێنمەوە کە هی دینەکەی خۆمانە وەکو پێشتری بۆ تعبیرە باسمان کرد وتمان وەکو کەتەلۆگێکە کە خوایەوێتی بە ئێمە کە ڕاست و غەڵەتمان باڵێن بۆ دەستنیشانەکە لە ڕێەوە ئیترەوە بوو پار باڵێن 2025 تقریبان لە ئەخیرەکانی مانگی دوو ئاوا پێش ڕەمەزان دەستم پێ کرد و هەتا ئێستاش بەردەوامم ینی لەو کاتۆ تا ئێستا تقریبی 11 بۆ 12 مانگێگەکە کەمتر شتێکەمتر ئینجا هێشتاش ینی بەس ینی لە کولی هەموو ئەو کاتەیە تا ئێستا بەس 4 سوورەتم تەواو نەکردو لە قورئان با بڵێن سوورەتی یەکەم فاتحە و بەقەرە و سوورەتی عیمران ئەو سانم تەواو کردو لە سوورەتی نیساءم و ئەو شتێک کە لەوێ زۆر سەرنجی ڕاکێشام وەکو با بڵێن ئینسان وایە کەش بەرەو شتێکە چێ جاری وایە لە نیوەی ڕێ هەدەفێکی تری بۆ زیادە بێ یان شتێکی تریەتە مێشت فەرمی هەر ئەو نقطەی کە یەکەم بۆیەکی هەر بۆ ئەوە بچی جاوب لە میانەی خوێندنەوەی تەفسیرەکەیە بە عەربیەکەی تەرکیزم لەسەر نەکرد ڕاستەکەی چۆی بەلای من و گرنگ بوو تێگەیشتن بوو لێ اینجا لەبەر ئەوە چیم کرد بە کوردیەکەی ئیشم لەسەر کردو بەڵێ تەفسیری شێو خوێنێتەوە تەفسیری ئاسان کۆمەڵێک تەفسیری جیاواز هەیە ئاسانە ینی کەسێک نووسێتی هەروە هەر ینی ئەوەی کە بخوێنێتەوە یان ئەو بێ هەر بەعام مثلا ئەڵی تەفسیری ئاسان ئەزانێت مەقسەد کامێ ئاشنا مەسەڵەن ڕێبەر هەیە کۆمەڵێکی تر هەیە ئەوەی من تەفسیری ئاسانە و بە ئەپلیکیشن ناو موبایلیشە زۆر ئاسانترە لە بەردەستە هەر ئەوەی تر ئاسان هەر زۆر ئاسان جا بە گوێگرتنیش و بەخوێنەوەش ئەوش هاوکارێکی ترێکە زۆر جار هەبوو مەسەڵەن لەگەڵ ئیشکردنێک لەگەڵ شتێکی تریان بە ڕێگەوە کە ئەچم بۆ داوامیان یەمەوە گوێ لێ ئەگرم شتەکە عملیاتەکە خۆشتر پێدەگا بەو شێوێ باشەیەک پرسیار تۆ ئەڵەی کتێب خوێنەرم ئامەتەن کتێبێک بە چەندێک تەواوەکەی عادەتەن بە پێی کتێبەکە فەرقەکە بەڵام ئەگەر هاوڵێ بۆ بڵانسی کە خۆم لەگەڵی ڕۆم کتێبێکی لاپەڕەیی تقریبان ئەکرێت لە 3 ڕۆژێک ئاگەر بە ئیستراحەت بخوێنەوە تەواو ببێت ئەم چەندێک خەریکی بوو هەرەوەنە خەریکی بوویت ئەنجاویست بۆ نقطەیەش بڵێم کە من ئەڵم لە ئەخیری مانگی 2025 تا ئێستا مەسەلەن با بڵێن 3 سوورەت و شتێکم تەواو کردووە لەگەڵ وەکو کتێب خوێندنەوە نەبوو ئەو بەتەنیا لەبەرەوەی کە من وەکو ئاماژەشم پێەیە حەزم کردو وەکو سعیکردن سعیتیا بکەم یعنی ئەتوانی بڵێ هەمان وزەت سەرف کردووە بە زوورتر ڕۆشتویت زیاتر گرنگی پێیەوە و حتا ئەو شتانی کەی تێنەگەیشتوم لە ڕێی مەسەلەن ینی ChatGPT لەوانەوە زۆر با بڵێن دۆکومنتێکی تایبەتم هەیە لەگەڵی کە بەرداوام ئەو مناقەشەکە ئەمە درێژەی پێ بەم یا هەر پرسیارێکترم هەبێ ئەچمەوە ئەوێ جا نقطەی کەویستم لە ڕێی ئەوە باسی بکەم تاوان کە دەستم کرد بە خوێندنەوەی قورئان لە سوورەتی بەقەرە بە تایبەتی سوورەتی ئەخیری
وبعام هلنا صورتك شبعام أو نقطتين بأبيني كباشا بوشي مثلا جيالوي كخودي قرآن راسي همو ما برو ما بو هيك كوتا وقول ها فيرجيني كتابة كانوا يتر أو شتيك إما أبي بخسيبكين بەڵام لە میانەی خوێنەوەی ئەوە دانی سەرنجم بۆ ئەوشتە زۆر سەرنجم بۆی چوو کە زۆر وەسف و ینی گرنگێکی زۆری ئەیە بە کتێبە ئاسمانەکانی تریش کە تەورات و ئنجیلە وزا ئیدەن بە هەمان شێوە ینی هەر نەسن ئەڵێ ینی ئەوە با بڵێن وەکو قسەی خوای گەورەی بۆ ئێمە کە ئەڵێ جیاوازی نەکەی لە نێوان هیچ کام لە پێغەمبەرەکان و کتێبەکان ئێوتم ینی قورئان ئەباتەوە ئاستی ئەوانیان پێغەمبەری خۆمان محەممەد ئەباتەوە ئاستی ئەوان ئەباتە یەک ئاست کەواتە ئەوانی ترش گرنگێکیان هەیە کە خۆی گەورە ئەو پەیامە یان بە ئێمە و لەگەڵ هەموو ئەوانەشە لە لای کترەوە ئەو نقطەی کەوتم هەدەفەکان جاری وایە لەناو ئەو ڕێگەی کە بەرەو هەدەفەکە دەچی هەدفێکی تر زیادەکە هەستم بەوەش کرد کە من قورئانە خوێنمەوە ئۆکەی لەبەر چ شتێکە یان هەر شتێکی ترکە ئەیکەم یان حتا کتێبێکی ئاسایی کە ئەخوێنمەوە فیلمێک کە سەیریەکەم یان مناقەشەیەک کە ئەیکەم لەگەڵ کۆمەڵێک کەسە بۆ ئەوێ من ببم بە کەسێکی باشتر ینی ڤێژنێکی باشتر لە خۆم ینی سبەینێم لەمڕۆم باشتر دەقە بە دەقەتەوە بگۆڕی بەرەو ڕێگێکی باشتر ئەکید هەمووان ئینسانی غەڵەت دەکەی مان هەیە ئەو بەلایەک بەس باشسی ئەو لایەن ناکەم کە ئێمە چەندێک دەتوانین هەوڵ بین بۆیە ئێش هاتن مشکم وتم باشە بۆچی ئنجیلیش نەخوێنمەوە من لە هەمان کاتە چکە هەر لە ڕووی دینیشەوە ئەنی لەلایەنە دینەکەشەوە بڵێن شتێک نییە کە باڵێن فۆربین گوناهیان ڕێگە پێ نەدراوە بێت ڕێگە پێدراوە و زۆر شتێکی ئاساییە وزایدەن شتێکی تر کە هەر بە هەمان شێوە زۆر دەفعی کردم بۆی کە با بڵێن ئنجیلیش بخوێنمەوە لە هەمان کاتە ئەوە بوو کە لە قورئان لە کۆمەڵێک شوێنی جیاوازە ئاماژە بەو کەلیمەیە ئەکا عەمەلی ساڵح یعنی ئەڵێ ئینسان ئەتوانێ هەر شتێک کە عەمەلی ساڵحە بیکات جا ئایا لە ڕەفتارە لە گفتار لە هەر شتێک بێ بۆیە مەسەڵەن خوێندنەوەی ئینجیل یان ئەو ئیشانەی بۆ نمونە پێغەمبەرەکانی تر عیسا موسا هەرێکێک لەوانە کردوانە من ئەگەر بێن بیکەمەوە هیچ کێشەیەکی تیانێ ئەسڵان با بڵێن ئاینەکەی خۆم پشگیری ئەو شتە ئەکا بۆ من ئەنی لە غێری ئەوەی کە مەسەڵەن شتێک بۆ خوا دروست بکەی ما باقی وەکۆڵە ڕێگە پێدراوە و ئاسایە کە تۆ بیکەی ئەجا دەستم کرد بە خوێنەوەی ئەویش لە هەمان کاتە ئێستا لە بایبڵ با بڵێن لە ئینجیل بە کوردەکەی نازم چکە ها بە ئینگلیزی و کوردەکەی ئەیخوێنمەوە تقریبان ئەویان هەردووکی تو کینگز یعنی پاشایانی دووەم چاپتەرە لەگەڵ قورئان با بڵێن شێوەی نووسینەکەی فەرقی هەیە لەو چاپتەرە تو کینگز با بڵێن دووەمین پاشایان ئەوم تەواو کردووە بەس تێگەیشتنەکەیم تاوا نەکردو دیارە چکە هەر سوورەتێکیش کە تەواو یەکەم یا هەر ئاەتێک ئەیخوێنمەوە یەکەم جار ئەگەر لی تێنەگەشتم بە دوایە ئەچم جا ئەو ئێستا لە نقطەی بە دوای داچوونەکەیان بووی و ئەوی کە زۆر هەستم پێکرد لەو مابەینە لێک دەقەت خۆ بس بە ئەوە بێنم زانم ئۆکێ ئەوەی کە لەو بینە هەستم پێکرد ئێستا ڕەنگە بڵێ باشە بۆچی ئینجیل و قورئان هەڵبژارد ئەی تەورات کەمێک کۆنترە باشە هەستم کرد ئەو دوانە زۆر لێک نزیکن و ئەگەر من جار ئیش لەسەر ئەو دوانە بکەم دوایی تێگەشتنشم بۆ تەوراتی ڕەنگە ئاسانتر بێ و هەر بالفعل کە دەستم کرد بە خوێنەوەی ئینجیلیش چاپتەرەکانی یەکەمی هەر تەوراتە نووسراوەتەوە باشە ئەنی بە شێوێک لە شێوەکان نەک بڵم 100% بەڵام هەر هەمان ئەو یاسایانەیە چکە زیاتر بە وردەکاری ئەچێتە سەردەمی پێغەمبەر موساوە ئەکرێ بڵێ معنیها ئۆڕێدی یەکسەر معلوماتێکی باش وەرەگری لەسەری دەربارەی تەورات بۆ ئینجیل و قورئانەکە تقریبا کافیە بۆ ئێستا جا لەسەر ئەو هاو یەکسانیان ئەو هاو شتانێک هەبوو لە هەردوو لە باشە شتەکان تەڵان زۆرن لە نازم ڤیدیۆیەک شتێکی وا بوو نووسینێکیمان بەرچاو و زۆر معنی ڕالێ بوو زۆرم بەتڵ بوو باسیەوە کرد ئێوە دینەکان بە تایبەتی ئەم دوو دینەی کۆتایی کە ئەڵێن مەسەلەن مەسیحێت و مسلمان ڕێگوەکو چی ئەتوانین بهێنینە بەرچاومان چۆن ئێستا بۆ منە لە ژوورێکا بین دوو پەنجەری بچووکی تیابێ هەردوو پەنجەرەکە مەسەن لە دەرەوە ئەگەر هەتاو بێ هەتاوەکات لەو دوو پەنجەرەوە یەتە ژوورەوە نیە بە هەمان قووەت بەڵام سەرچاوەکە چیە هەر خۆرە هەر ئەو هەتاوەیە هەتاوێکی تر بۆیە ئەو دوو دینش ئەگەر وا سێری بکەین ینی نازەمنها وکۆڵە نەوەک لە جوانی زۆری تیا ئەبینم هەمان خوامان هەیە ڕاست ئەوان لە هەنێک بین و ڕاولایەنەوە ئەوەگەر پێت خۆش بێ ئەو نقطێشت بۆ باسەکەم بەزها بە جارە قسەکان تێکەڵ نەبێت مەسەلەن ئاماژە باوکەن کە ئیسا کوڕی خوایە یان ئەو خوایان بەشێکە لەخوا ئێمە مەسەلەن ڕایەکی ترمان هەیە ئەڵێن ئەڵڵا تاکو تەنیا و هەر ئەو خوایە ئەو بابەتانە ئەوە بەلایەک باشە بەڵام کە سەیری یاساکانەکەی کە لە ئینجیل و قورئانە هەیە
یەکسانێکی زۆر هەیە و جوانێکی زۆریش هەیە لە هەمان کاتە. ینی بۆ نمونە لەوانێ ئەو شتە مەسەن بێ بە مشکی هەر کەسێکە نازم تا چەندێک ینی معلوماتە لەسەر ئەو نقطەیە هەبێ. ئێستا قورئان بە شێوەیەکی گشتی با بڵێن کۆتا ڤێرژنە و کۆتا شتەکە گەیشتۆ بەدەستی ئێمە، بەڵام بایبڵ وانێ ینی ڤێرژنی زۆرە باشە. لە هەندێک ئاەتە لە هەندێک لە ڤێرسەکان مەسەلەن بۆ ڤێرژنێکی تر تەفەڕوقێک هەیە، ینی ئەوەش دیسان نەوعێک لە گومانیان نەوعێک لە شت دروستەکە، بەڵام هێشتاش ئەو ئایدیایە ینی ئەو فکرەی کەوای لە من کردووە هەر بەردەوام بن لە خوێندنەوەی و گرنگی بەوە نێم کە بڵم مادەم ڤێرژنی زۆرە نایخوێنەوە. مەسەن بۆ کتێبێکی تری ئاسایی ڕەنگە چەند نووسەرێکی هەبێ یان معلوماتێک بابەتێکی ئەلمی چەند زانایەک باسی بکەن، هەرێکی بەڕێی خۆی من ئەوەی کە پێم سەلامەتترینە پێم جوانترینە لێ وەرەگرم و ئیسپادەی لێکم، بۆی کە چکەوتم چی هەدەفەکەی من ئێستا ئەوەیە بتوانم لەڕێی ئەو دوو کەتەلۆکەوە ئەگەر بەو شێوەیە ماژێ پێبێ بگەم بەو بە ڕادەیەکی خۆبوون و ئینسان بوون کە مرتاح بم. جارکیان ئەو قسێت کردوتت ئەکرێ خۆمان بە هەشتێک لە مێشکی خۆمانە دروست بکەین، ئەنێ بڕۆکە کاک زەمە زۆر خۆشە ئەو شتەکە پێی ئەگەی یان کە خەریکی پێگەی وەکو خۆت باشانی ئێستا ئەکیدم زۆر باش لەو قسێن تێگەی، ئەنی کە ئینسان ئەگاتە حدێک کە ئیتر بۆ ئەو خۆشترین شتێک ئەوەیە کە میهرەبان بێ، کە لێبوردە بێ، کە باش بێ، کە شتی خراپ ئەگەر بێتە ڕووشی یان ڕوبەڕووشی بێتەوە ئەم کاردانەیەکی باشی بۆی هەبێ، ینی هەر شتی ئۆکەی و شتی قوتیبانە بێتە ینی بیری لێ بکاتەوە. چکە ئەکید هەبوو ماشتی ناخۆش و با بڵێن خەفەتاوی و ڕق و توندی و هەموو شتێک یێتە بەرامبەرمان، بەڵام مهمە تۆ خۆت چۆن هەستی پێەکەی بۆ ینی ئەو شتێک کرد لەو دوانە دۆزیمەوە و تەمان پێش ئەوی کە دەست بکەم بە خوێنەوەی ئنجیلیش سێری ڤێژنەکانم کرد حەسەب مەسەلەن بیر و ڕای من حەسەب نەتەوەکەم حەسەب ئەو لەگەڵ کرد بزەبت و لەناو ئۆپشنەکانە وتم دانەیەک هەڵبژێرم کە بیخوێنمەوە زۆر باشە، بۆی اختیار کردم وتی بەپێی تۆ مەسەن ئەم ڤێژنایە بخوێنیتەوە ئاسانترە تێگەیشتنەکەی و باش نەکەی تێگەی. ئەکید لەوانەیە من و تۆیەک بۆ نمونە شتێک کە هەر ئەکید کۆمەڵێک ئاشنایی زۆرمان بەدینەکەی خۆمان هەیە، هەرگەر هیچ نەبێت لە بەروی کە لە ئیبتیداییەوە کۆمەڵێک شت هەیە ئەی خوێنی فێرەبی کریسیانێک بۆ ئەو ئاسانترە، بەڵام من چۆن بتوانم لەو تێبگەم ئەوە مهمە. یەکێک ڕەو لە ڕێیانەی ئەجا ئەو شتە زۆر ڕوبەڕۆبێت. ئێستا من هەر لە ئینستاگرام کۆمەڵێک پیجم فۆلۆ کردووە، حەزم لەو نوع ڕێیانە نییە کە مەسەلەن بۆ نمونە منێک ئەگەر مسلمان بم باشە یەم کە ئەنی من خۆم بکو نمونە باسەکەم بۆ منە مەلاکانیان هەر کەسێکە لە بوارەکە لە دینەکە عەلمی پێیە کە بێت باسی دینەکەی خۆی بکە، بەڵام بە توندی بیگەیەنێ، ئەنی بڵێ ئەگەر ئەمە وانەکەی ئەمە وابێ ئەمە وانەکەی ئەوە وابێ کەمێک ڕقی تیابێکیانەکەی، یان بۆ ئەوەی کە دینەکەی خۆی ڕاست پیشان بە ئەوی تری پێناشرینکە. طبعا ئەوم لە هەردوو لا بینیوە، ئەنی بەتایبەتی مستەمعی ئێستا حتاوانی کە متابعیان نەکەم مەقسەدم کورد نییە، ئەوە کەسایەتە جیهانیەکان باشە مەسەلەن هەم بە مەسیحیەکان هەم لە مسلمانەکان بۆ هەردوولا ئەو شتم لە هەردوو لا دیوە، هەنێک کەسەیە بۆی کە کەمی کردووە زیای کردووە وەک خۆیەتی چۆن کەمی کردووە ئەم حاڵەتە زیای کردووە وەک خۆیەتی من کەم و زیادەکی بڵێم درکی پێکەم من نازانم ئەو شتە، بەڵام پێشتە بەرین بزەبشکە پێشتر بەرکەوتنم نەوانی وە تقریبان ساڵێکە من زیاتر بەرکەوتن لەگەڵی هەیە هەردوو لام بینیوە باشە و گوێشیان لێگرم ئەوەی کە بە توندیش پەیامەکەی ئەگەێنێ وەکوتم لە هەردوو لا هەیە گوێی لێگرم زانم ئەڵێ چکە ئەگەر من ڕاست بکەم ئەنی ئەو قسانەی کە چەندێکە ئەیکەم وەکوڵێ ئەگەر پیاوی قسەی خۆم بم ئەبێ ئەوەی کە بە توندیش پەیامەکە ئەگەێنێ من هەر گوێی لێ بگرم لەوانێ ئەو ئاوا بزانە قسە بکات چی یعنی زۆر شتێکی باشە و تەکنیکە باش بەڵام ئەوەی کە تەرکیزیان لەسەرەکەم ئەو کەسانێک کە بەبێوی کە بەرامبەرەکەی ناشرینکە مەسەر مەسیحێک بەبێوی کە مسلمانەکە ناشرینکە بتوانێت تێم گەێنێ دینەکەی جێ و بە پێچەوانشەوە زۆر جوانە. ئەس لێوە شتێک باسەکەم جایەک باسیەوە کە من چۆن بیر لە دینەکەمەوە ئەنجا بەس بەچی دەست پێکەم بۆ دەست پێکەم لەوانەیە زۆر کە گوێ لەم سەوتە بگرێ بێدین بێ، لەوانەیە دینێکی تر بێ، لەوانەیە بوودا چۆ زانەمە هەر دینێک کە لەسەر زەوی هەیە. ئێمە ئەم بابەتە بۆیە ئەکتینەوە بۆی باسمان کردووە چکە ئێستا هەستەکەین
لە هەموو نوعدینێک تۆ ئەتوانی ڕەفاقەت دروستکەی کەواتەوی شەرۆک تۆ مرۆڤە و زۆر دوور نییە من و تۆ هێشتا ئەوامانزانی بێ ئەها قەراری پێرێ و بەسێ پێرێمانە ئەمڕۆمان بەڕێوە با بۆی ئاوا سەرمان لێ تێکچووە و ڕوونکردنەوە بۆ ئەوە مەبەستم چییە؟ منەڵێم دینەکان فکرەکان فەیلسوفەکان هەموو پرسیارێکە ئینسان وتوێتی بۆ ئەمە هۆکارێک هەیە کە وتوتە بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە ژیانی ئەم جەستێت تۆزێک باشترکە ئەمە هۆکاری تەتەوری کۆنشسنسەیە بە ئاگایی مرۆڤە ئەمەمان جیاوازە لە ئاژەڵوە نیە؟ ئەگەر ئەمە بیهێنی دابەشێکی بەسەر هەموو سەردەمەکانە لە سەردەمانی کۆنا ئەوتوانی بڵێ کورد گورگە سەگە شقلی وایە لەبەرەوەی کابرا هیچ معلوماتیشی نەبوو قسەکەی تۆ نەبێ بۆیە ڤیژۆڵایزی ئەکرد بەوەی کە ئەبێ ئەگەر کوردی بینی لەوانەیە هەر دوور نییە گەڕابێ بۆ سەجێک یعنی بەجددی پێتەڵم چکە معلوماتی نەبووە مێشکی بەس بە سەردەمانێک وردە وای لێ هاتووە کە معلومات زیاتر لە بەردەست خەڵکا بووە کتێب پیا بووە ئەم شتانە پیا بووە ئەمە دیسانەوە گۆڕانکاریش کە ڕوویاوە کە ماینسێتی ئەو کاتە تازەترە جیاواز نییە تازەترە دێگەڵم چی ڕێک و کۆیا بڵێ خەڵک ئەسوە عەرەبانەی پێبوو ئێستا سیارە هەیە دێگەی یعنی عینەن ئیشەکە بەس تازەترە تۆ ئێستا بە ئەسوە عەرەبانە نای بۆ سلێمانی بەلەو پێ نای تیارە هەبێ بە تیارەژە ڕۆی ئێکەواتە ئەگەر لەم پرسپەکتیڤەوە لەم دیدگایەوە سێریکەن لێوان هەستەکەم هەمویان ڕاستەکەن من ئێستا کە ئەم هەژدە مانگە لە بژێر زەمینەیەم باوەڕەکەی یەک کەس لەسەر زەوی نییە پرسیارێکی هەبێ و ڕاز نەکە چونکە پرسیارەکە خۆی موهیمی ئینسانەکەیە کە پرسیاری بۆ دروست بووە دێگەڵم چی ئێگەروا سێریکەی منەڵێم شتێکی زۆر باشەکەی دوو دینت هەڵبژاردووە بەس منەڵێم بیکە بە جێرنیشی مەدەل حەیات من چیم کردووە من قورئانم نەخوێنێتەوە هیچ دینێکم نەخوێنێتەوە کتێبەکانیان بەڵام چیم کردووە ماوەیەک ویستم دەست پێ بکەم تقریبەن وا بزانم هەر یەک پەڕەم پێ خوێنرایەوە ئەوەنە قوڵ بوو من وتمەوە بە 1000 ساڵ تەواو ناکەم بەڵام چی بکەم حەلی ئەوە من بیستومە نازام لە شوێی دیناوتراوە ئەڵێ ئەگەر ئینسان بگاتە خۆترینی خۆی پێویستی بە دین نامێنێ نەک لە بەرەوەی بچووکە دین لە بەرەوەی دین ئێوە بوو خاتە سەر و ڕێگەیە دوێنێ مناقەشێکمان کرد لەسەر نوێشکردن من دەستم کردووە بە نوێش ئێستا حالیان ئەتوان بڵێم نایکەم لە بەرەوە نیە ڕقم لێتی لە بەرەوەی ئەڵێم نوێژەکە بوو ئەوەیە کە من بێنێتە ئەم ستەیتەوە کە من لە ژێرزەمینێکا بوو غەڵەتیشکەم هەر لەگەڵ خۆمام ئەتوانم بیرکردنەوەکانیشم ئەگەر خوار بۆ ئەو کاتێکم قەیچەکە بەس کە هات مۆدەرەوە تێکەڵ بوومەوە دیسانەوە ئامێرێکە زەڕورە بیکەی ئەگەر وا سێریکەی ژیانی سەردەمی ئینجیل لە منطقەیە ژیانی و سەردەمە لەگەڵ ژیانی ئێستەیە عکس نەبوون بەسی ئێستا زۆر ئەپدەیترە ئەمە تا کتێب باسەکەم ئەنجاوەرە باسی سۆشەڵ میدیاکەی من ئەساڵم سەلامەترین ڕێگە بۆ مرۆڤێکی بە ئاگا ئەوەیە کە بڵێ ئەو کەسی لەسەر هەر دینێکە هەروەکو من مرۆڤە و پێشتر نەمەزانی مرۆڤ چۆن ئیشەکە ئێستا نەک من AI ئەزانێ مرۆڤ چییە ئێستا مناڵ ئەم سەردەمە لە ڕەشپێستومانە ناترسن وەختی خۆی ئەمە شۆکە بوون تۆ بیرتە تۆ مناڵ بووی خاڵارام لە خاری چات بۆ میوان دراوسەی گەڕێکی ئەو دی و ئەهاو بە هاتم بۆ سێری خاڵم سێریەوەکە ئێستا چۆنە ئێستەیەتەوە ڕاتەوە تۆ جاریوە ئاگاولی نییە کەواتە ژیان گۆڕاوە مەسلەی دین و علم و فەلسەفە و ئەمانە ئەگەر هەمووی تێکەڵکەی چکە هەچ کەسێک منەوە زۆر هەستی پێکەم لە ساینتیفیک کۆمیونیتیە زۆر لە جەماعەتە علمیەکانی عالەمیەکانە هەمویان تێگەیشتون کە هەتا بەیانی پێم بڵێ چیرۆکەکانی ناو دینەکان ڕاز نییە خەیاڵیە ئەڵەم مێتافۆرە کاکە چیرۆشی ناو ئەمانە لە بریدانانن خۆنی و تۆ تەماتەی تر هەر تەماتە بێ ئێمە ئەگەر بڵێ خەیاڵیە ئەڵێم ئەویش هەر چۆنە بیری لێکی تۆ لە هیچ شوێنیشی قورئانە باسیەوەی کردووە کە بڵێ فریشتێک هاتووە هەموو خەڵکەکەش بینیوانە یا و توێتی کابرا وحی بۆ هاتووە هەچ پێغەمبەرێک بێ وحی بۆ هاتووە و توێتی تێستیان کردو ڕاست بووە تەواو ئێمە ئێستا بۆیە احترافم کردوەوە بە ئیسلام لەبەر ئەو قسەی تۆی تیابینی کاڵێ تۆ گەر لەگەڵ خەڵکا کێشەت نەبێ خوا کێشەی نیە لەگەڵدا ئێمە کێشەم لەگەڵ خەڵکانیە بەڵام چێوتوتی ئیشەکەی من کە کێشەیە چارەسەری کێشەیە کە مێشکی مرۆڤ بۆ ئەوە دروست بۆ بەڕای من یان جیاوازیمان چێوتوتیەوەی بیری لێکەمەوە نابێ بیکەم ئێ منم حەڤەمانگە بەقەدەر هەموو تەمەنم پەیوەندیم لەگەڵ خەڵکا دروست کردووە ڕەفاقەتە دراوسێتی هەر شتێکە بۆ لەبەرەوەی بەجددی خۆم بە ساحێبی کێشەی هەموویە بینم ئێگەر لە هەر دینێکەوە سێریکەی ئەمە باشترین شتە
بۆ دیوە عیلمێکەش باسیکەی برای بەڕێزم ژیان هەمووی یەک یونیڤرس هەمووی یەک بەبڵی گەورەیە ئیڤۆڵڤی کردووە تەتەوری کردو گەیشتۆتە مادە تەتەوری کردو گەیشتۆتە خانەی زین و هەمووی هەر لە هەمان مادە دروست بوون هیچ شتێک فەزایی نییە بۆ گردوونەکە من و تۆ مرۆڤ ئەخیر مۆدێلی گردوونی لە ناو گردوونە ئیشمان چییە ئیشمانەوەیە کە چ شتێکمان جیاوازە لە چاو ئەوانەی پێشومانە بە ئاژەڵەوە بیگرە بە هەمویەوە بەس بیرکردنەوەمانە هەموو دینەکان یانێت تۆ لەسەر ڕێگەی خۆبی گەر خۆتەبی خۆش ئەوەی کە لێوان باسی گەر خۆشترین زۆر خۆشە ڕۆژەکە و بەلاتەوە ئەوە بەهشتە کاکە ئەوە کۆپیەکی بەهشتە خەریتەکەیەتی ئەتوایی لێرە دایگری داشی ناگری لەو دنیاش هەر لە جەهەنەمی چکە ئەگەر فیزیکلی بۆ شەرحکەم بەهشت و جەهەنەم ئێستا لەم دنیا هەیە بۆ کەسانی کامرن ڕێگەوەیە تۆ چۆن خەڵک بیری لێ کاتەوە کامری ئەگە بەخرا بیری لەکەنەوە جەهەنەمەکەی توێ هەتا یەک زەلامبیل لە تۆ کاتەوە توی چی پێ ناکرێت بە سۆت هەیت ئێتەوا تۆ لە جەهەنەمی وەڵی ژیان هەوایە نەزانم ئەم مەوزوعانە زۆر هەزەری تێکەڵ کراون بەس بەجدی هەرەوەیە بزە بنجا حتا لەسەر ئەو نقطەی کە بۆیە ئەگەڕێمەوە سەر ئەو بابەتە چکە ڕەنگە مەسەن من و تۆیەک ئەگەر ببێوی کە هیچ ڕوونکردنەوەیەکیش بین لە مەقسەد یەکتری تێبگەین بەڵام وەکوێکی ئیزافەش یەکێک لەو نقطانەی کە ئەوە نمونەیەکە لە ناو نمونەکان باشە بەدوایە ڕۆشتم ینی لی تێبگەم کە بۆچی وایە مەسەلەن ئەو نقطەی یەکتر ناشرینکردنی کە هەیە بۆ نمونە زۆرجار کەسێک کە مەسەلەن موسڵمان نەبێ ئەڵێ ئیسلام دینی لە داعشە و زیاتر وەریەگرێ کە کۆمەڵگا چۆن یەتە بەر ئەڵێ دینی ئیسلام هەر زۆر میم و ڕێلوشتی واشەیە بە سعبەتدا ئەندرێ ئەڵێ هەکڵێ الله وەک بەری سەر تەقینەوەی بەدوایەوە بەشێوێکی ناشرین گەیاندراوە بزەبت و بە هەمان شێوە مەسەلەن مەسیحێتیش بۆ گەیاندراوە کە ئەگەر ئەوانەی کە مەسیحین ئەتوانن بخوایان بەدڵی خۆیان هەر جۆرە جلێک هەیە لە بەریکەن مەسەلەن خواردنەوە کوحولیەکان لای ئەوان مشکلە نییە ئەم نوع ئایدیای بڵاو کراوەتەوە بەڵام کە چوم سیر هیچیان وانێ نە ئێمە ئەو شەڕ و کوشتارین کە ئەوان بیری لێکەنەوە نە ئەوانیش ئەو مەسەلەن با بڵێن شێوە لوبەرگ و تەسەڕف و خواردنەوە ئەو شتەیە کە ئێمە بەڕڵای لە ڕووی جەماعەت بەڕڵای بزەوە لە ڕووی جەماعەت ئەوان ئەو بەڕڵایەکی بیری لێکەن ینی بڕوا بکە حتا ئەوە لە ڤیدیۆکیش سەیرم کرد ینی بەپێی ئەوەی کە بەدواشیا چووم مەسەلەن بۆ نمونە حتا ئەوان بە ئەوە نەخێنە مەوزوعەوە کە ئایا ئەوان ئەڵێن ئەیسا خوایان هەر شتێکتری لەو بابەتە ئێمە وەکو پێغەمبەریش کە خۆمان وەکو پێغەمبەر ئەیناسین وەکو پێغەمبەری بیناسێنین ینی نەستن ئەیسا چۆن ژیاوە باشە کەسایەتێکی چۆنی هەبووە شخصیتێکی چۆنی هەبوو چۆن بیری کردوەوە چۆن تەسەڕوفی کردووە هەر ئێستا من و تویەکی مسلمان باشە دینەکەی خۆمان هەر بەلاوە بنین بەس وەکو ئەو تەسەڕوف بکەین یعنی هیچ شتێک نامێتە تاوانی ڕێک ئەوەیە کە هەر دینەکەی خۆشمان پێمانەڵێ آخر لێوان یەک کێشە هەیە زۆر کەس وا ئەزانێ لە دینا پێی وتراوە چی بکە ئەنج ئەزانێ چی بکە ناز ئەو شتەی ئیکتیشاف نەکردو لە خۆیان وازانێ خۆی تیای نییە هەرە بێت ئەگەر دینەکە نەبێ یەکتریە خۆن زۆر برادرم هێوا بیری لێکاتەوە تێگەڵم چی ئەمە لە بە هەڵە تێگەیشتنی لەوەی کە مەسەلەن وتویانە بیر مەکەرەوە لەو شتانە حرامە وەڵای من بیرم لێ کردەوە و وابزانمەگە حرامیش بێ بەس خوا لێم عەزەبێ خۆم بەتەنیا کردم لە 18 ساڵیە لە ئیسلام هاتمە دەرەوە کاکە من بەڕێک دوو دینی جام تایە ینی بۆچی لە دینێشانەوە ئاتیادی نەبێ چمە سەرەوەی تریان هاتمە دەرەوە بۆ هەرچی برادری و کاتم بووم ئیسێز بوون بێدین بوون بەڵام هاتنە دەرەوەکەم بەخوا لێوان ڕێگە کۆمپەرز نەکرد هاتمە دەرەوەکەم وتم ئەچم بەم قسەی دین خۆی هاتمە دەرەوەکە ئەڵێ تۆ گەر لەگەڵ خەڵکا شێشەو نەبێ خوا شێشەی نی ئیتر ئەمە مەفهومەکەی ئەگەر وانیە من وام کردووە باوەڕم پێ بکە هاتمە دەرەوە ڕێک بەعکسی دینەوە هەڵسوکەوتم ناکرد بیرمە کردەوە ئەموو کەسێکە بۆ ڕقی لە دینە وەڵا لە بەرەوە ئەی بۆ سێرەکەی هەمویان باسی یەک شتەکەن ئەوەی کە دوژمنی یەکەن دوژمن نین کەس دوژمنی کەس نییە لە ئەخیرا بەس ناخت و دەرەوەتە باڵانسیکەی دین یارمەتی دەرێکی زۆر باشە علمیش یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ یەکە کەسێک عالمە و کێشەی لەگەڵ دینە هەیەڵم بەری بەبراکە بەخوا نەشەهادەکەی تۆ نەدینەکەش بەقەر تۆ مهم نی هەر هیچ شتێک بەقەر تۆ مهم نی هەر لە دینا نهاتووە مرۆڤ مهمترین شتە تەواو دەوەرە کاکە بۆچی شەرتانە لەسەر دوو کەتەلۆکی هەمان جیهاز لەگەڵ وانە بالضبط يعني علمەکەش و دینەکانیش هەر یەک شتە ینی میش لە چی زیاتر ئەگەشتم بۆ نقطەیە بینمە کاتێک کە تازە چوبوونە کولیە بەشی علم النفس دەروونزانی
دکتۆرەکان باسییان ناکرد بەڵام لاڵێت ڕوبەڕووی ئەوە ببنەوە مەسەلەن پێتان بوترێ ئەوەی ئەچێتە علم النەفس تاوە بێدینە بێ ئێوە هەر ڕێک بەعکسەوە ینی من لە دوای ئەوە زیاتر لە هەردوو لە تێگەیشتم هەم لە علمەکە تێگەیشتم هەم لە دینەکە و هەردووکیشی وەرگرت هیچ مشکلەشم نییە لەبەر ئەو بابەتە قەڵغانە دابردووە لێوان ئەو قەڵغانە ئەگەر تۆزێک دوور نەکەویتەوە مەسەلەکەەوە نییە بڵێ خەڵک خراپە ئەگەر لەگەڵ خەڵکابی وزت بەش ناکە بیر لە خۆگیتەوە هەر خەریکی قەڵغانەکەبی بێ لەوەژ ینی کە ئەڵێن باڵانسکردن ینی باڵانسی هەموو وەزعەکان کە ئێستا منێک سەراحەتەن من هەروەکو خۆم باشە بێم بڵێم ئادەی بە تۆزێک علم وەرگرم تۆزێکیش مەسەلەن ئینجیل بخوێنمەوە تۆزێک ئەمە بکەم تۆزێک ئەوە بکەم بەڵام وەکو موسڵمانێک باشە ینی مەقصدم چێ هەبوو ڕوون بێ بێم بڵێم من خۆم ئیسلام مسلمانم بەڵام با ئەمانش بکەم لاوانی هەنێک شتێ پێم قبول نەکرێ بڵم نە یەک دەکە بۆچی لە ئینجیل ئەو شتە ئەڵێ یان بۆچی علم ئەو شتە ئەڵێ ئەنی ڕوبەڕووی ئەبووە بەڵام ئەگەر من لە هەمووی هاتمە دەرێ بە یەکچەوە بە چاوێکی یەکسان سەیری هەموویم کرد اینجا هەستی پێکەم کە هەمویان هەمیان یەک هەدەفیان هەیە ئەنی من وەکوە ئەگەر لە خۆمەوە سەیری دراوسەکەم بکەم بەس ئەوە بینم لاوانێت لە ماڵەکەی خۆمان مشکلە هەبێ یان لە خۆمان مشکلە هەبێ نایبینم بەس کە هاتمە دەرێ سەیری ماڵەکەی خۆش و دراوسێکەشم کرد ئەزانم چی لێرە هەیە چی لێرە هەیە ئەنی یەکێ لەو نمونانەی کە زۆر بەرجێمەکە و ئەوترا لە دینی ئیسلامە مەسەلەن طبعا ئەو قسەم نە بەراوردکردن نە دیفاع لە هیچ کامێکیان چکە بۆ من هەردووگیان یەکشتە هەردووگیان جێ خۆیان هەیە مەسەن ئەوترا لە دینی ئیسلامە باز لەوەکە کە ئەگەر یەکێک بۆ منە زلەیەکی لێی تۆژە بێ زلەیەکی لێبێتەوە باشە ئەمما لە ئینجیلە ینی لە بڕای مەسیحیەکانەوە ئەگەر یەکێک زلەیەکی لێیت ڕوومەتەکەی تریشتی تێکە بازلە لە لایەکەی تریشت بە ینی ئەو نە لێبوردە و میهرەبان بە باشە کە تا ئەم نقطەیەم زانی وتم ئێ باشە وڵاهی ینی منطقیان بیری لەکەیتەوە میهرەبان بوونەکە خۆشترێکە ینی با ئەویان هەڵبژێن قەیچێکە باشە بەڵام دوای بەدوایە چوون طبعا ئەوە نەسن ینی ئەو ڕستەیە لە ئینجیلە هەیە با بڵێن لە سوورەتی مەتا ڕێک وانووسراوە ئەڵێ ئەگەر یەکێک زلەیەکی لێ با زلە لە لایەکەی تریشت بە لە قورئانە لەکوێ نووسراوە ئەنجا چون بەدوای ئەوەیە کەڕامتم زام ئەمە چۆنە بەراورد دەکەم لە قورئانە فەقیرە نەیوتوە وەرە ئەگەر یەکێک زلەیەکی لای لی بەرە ئەڵێ ئیزنت ئەم لی بیتەوە بەڵام باشترە ئەگەر لی نەیتەوە ینی میهرەبانیەکە هەڵبژێری باشترە ئێدیسان هەردووکی هەر یەکشتە ماڵداوە بێ ینی یەکشت بەڕاست یەک هەدەفیان هەیە باشە دوور نییە لەو کاتەیە ئەگەر کاتی شەڕەچەقۆ ئەمانە بووە کاک وانە بزەبت ئەنجاور لەسەر شەڕچەقۆی ئەو نقطەیەشم بیت کەوتەوە زۆر لەو بابەتانی کەم تابام کردوون ناڵم هەم لە ڤیدیو هەم لە خوێندنەوە ئەو تەزاڕوبانە هەیە ئەو پرسیار لەوەکە ئەو پرسیار لەوەکە یان دوێتێ مەسەلەن دوو کەس دانیشن یەکیان مەسیحەیەکیان مانە ئەیکەنە مناقەشات لێکێک لە شتەکان مەسەلەن ئەمان وەکو ڕێی خۆم جوابی ئەو پرسیارە ئەیەمەوە ئەڵێ بۆ نمونە موسا یان ئیسا ئەوان هیچ شەڕێکیان نەکردووە لەو فترەی کە مەسەلەن هاتوونەتە سەر زەوی و هەبوون و تا ئەو کاتێک کە ئیتر سەردەمەکەیان تێپەڕیوە بەڵام پێغەمبەر محەممەد دووری خوای لەبێ بۆ مەسەلەن ئەو هەموو شەڕێک کردووە باشە ئەو پرسیارشکم دروست کرد کە وڵا بالفعل مەسەلەن ئەکاتە ئەوەی کە شخصێتی کەسایەتێکی وەکو پێغەمبەر ئیسا یان موسا زۆر بەهێزتر و بە تەحملتر بۆ بەراورد بەو باشە هەم ئەم جارە باسی لایەنە دەرونیە کرد کەسێکی بە تەحملتر بوون و بالفعل باشە بەڵام سەردەمەکە ینی جوابێکی لەو شێوەیە لە مشکم دروست بوو کە سەردەمەکە فاقەکە چۆن هەموو شتێک لیڤڵی هەیە ئەو ڕۆژە باسی تووڕەبوونمان کرد وتمان ئینسان لە حدێکا پێویستەکە بە تووڕەبوون شتەکان کۆنتترۆل بکە ڕەنگە گرنگ نەبێ هەموو کاتێک و بالفعل گرنگیژنی هەموو کاتێ بەڵام لە لیڤڵێکە چکە ئەوەش یەکێکە لەو هەستانی کە خوا پێیاوین بۆی ئەگەر بڵین ئەوان سەردەم بە سەردەم گۆڕاوە یەکەم جار طبعاً هەر واقعاً ینی پێغەمبەر موسایەکێک کە لەوانەیە کە زۆرترین معجزەی پێیاوەخوا بۆی کە قەنەعەت بە قەومەکەی بکە و قەنەعەتیشیان نەکردووە دوای ئەو ئیسا کە مەسەلەن بە هەمان شێوە ینی یەکێک بۆ لە میهرەبانترین پێغەمبەرەکان لەناو هەموو پێغەمبەرەکانە حتا لە قورئانە 25 جار ناوی پێغەمبەر ئیسا هاتووە نازان بزەبت بیرم نیە سەو چەند جار ناوی پێغەمبەر موسا هاتووە بەس 4 جار ناوی پێغەمبەر محەممەد هاتووە ینی قورئانیش بەراورد دەکات کە ئەیکە ئەوان بۆ بەرزایە ئەنرخێنێکە ئەو گرنگجییان هەیە هەر لە ڕوو شخصێتیانەوە بەڵام ئەکرێ بڵین
لە سەردەمی پێغەمبەر محەممەد گەیشتوتە ئەو ئاستەی کە پێویست کاکەمێک تووڕێی بەکاربێ باشە من ناڵم لەگەڵ ئەو ڕئیەمیانە وەکوتیژم ئەوەی ئێڵم بەراوردکردن نییە هەردوویان بەجێ خۆیان ئەکرێ ڕاست بێ بەڵام ئەو شەڕانەی کە ئەو کردوێتی ئەکرێ ئەو لیڤڵە بێ لیڤڵی ئەو تووڕێیە بێ کە ئێمە باسیەکەی مەسەران پێویستی کەمێک بە زەبروزەنگ بوو بێ تا بگاتە حدێک جا نازم ڕای تۆ لەسەر ئەو نقطەیە چییە وڵی من بەستەیجێ بینم لێوان هەستەکەم مەسەلەن مەسل ئادەم و حەوا لە کێوە هەیە قسەی ئادەم و حەوا ئادەم و حەوا لە تەوراتەوە هەیە ئینجیلیش کە ئەی خوێنیتەوە با بڵێن ڕێک پێت بڵم بزەبت باشە لە دینە غەیرە ئیبراهیمیەکانە هەیە ئەم مەوزوعە چۆن لە دینی غەیری ئیبراهیمیەکان یانێ ها جەماعەتی هندووەکان و ئەمانە نازانم ئەو دیقەتە نایە بەڵام لە دینی ئیبراهیمیەکان هەمویان هەیە لە ئینجیل کە دەست پێەکەی تەفسیلێکی جوان یەکسەر چیرۆکەکە باسەکە ئەوڵە لە ئینجیلە بەڵێ لە ئەوڵە ئادەم و حەوا بەڵێ بە تەفاسیل باسیەکە ئەخر لە ئەوڵی ئینجیلە جێنسایز پەیدا بوون لە یەکەم ئاەتە یەکەم سوورەتە وەشە حەلکە یەکەمدار باسی دروستبوونی زەویەکات کە حەوت ڕۆژی پێچوو دوای ئەو ئەنجا باسی دروستبوونی مرۆڤەکە کە ڕۆژی دواتر ڕۆژی کە باسی خی گەورە ڕۆژێکی ینی ئەوەی بۆ بەڵام دوای ئەو فترێکی زۆر زیاتری پێچوە تا ئادەم حەوای دروست کردو ئیتر چیرۆکەکە لێوە دەست پێەکە باڵێ ئۆکەی سەیری کە من هەر بەم شێوەیە کە بیر لەم دوو شتە زۆر جیاوازە ئەکەیتەوە چەند ئاسانێکە گرێت مەسەلەن تۆ باسی جیاوازی بینی دینەکانەکەی دڵنیا بە هەنێک کەس هەیە کە هەر هیچ دینێک وەرناگرێت وەنیە منەمەوێ مناقەشەیە لە بینی ئەو دوانەیە بکەم ئامەتەنەوەی کە دین وەرناگرێت بە عیلمەوە هاتۆتە ناو مۆزوع بە سەکتەریشی علمی ئاڕۆشتەوە وایە گەورەترین دیبیت کە هەبێ وابزانم مۆزوعی ئادەم و حەوا و ئیڤۆلوشنەوە نییە ئەمە زۆر مشکلی لەسەرە وەنیە سێریشی ئەم شێوازە لە تەفسیرکردنەکە کە من ئێستا باسیەکەم ئەگەر لە ئینجیلەوە دەست پێ بکەی کە یەکەم بابەتیش باسی ئەماکە من نەمەزانی یەکەم بابەتە من هەڵێم ئادەم و حەوا مەبەستی لە دوو ئەبێ دوو هەبێ ئەنجا ژیان دەست پێەکە ئەگەر باسی ژیانیش نەکەی ورتریشیکەیتەوە ئەگەر ماتەر و ئەنەرژی نەبێ دوو نەبێ شت نییە هیچ شتێک نییە ئادەم و حەوا مەبەستی لەوەیە مادەم زەویش دروست کراوە ئەنجا ئەڵێ مرۆڤ دەستبردن بۆ سێوەکەیە کە ئەمە یانی چی ئاژەڵی دروست کردووە ئاژەڵ هەمویان لەسەر خەتێکدانراون تۆ ئیشە ئەوەیە مێلورە تۆ ئیشە ئەوەیە هەنگ تۆ ئیشە ئەوەیە مەڕ تۆ ئیشە ئەوەیە ئەگەر مەڕێک لە خەتەکە لابا واتا لە سیستمەکە لاییاوە ئەم پێی وتووە ئەمە سیستمەکەتە ئەم دەستی بردووە بۆ سێوەکەی لە سیستم لاییاوە مرۆڤ لەوەیە ئیڤۆلوشنی کردووە ئێمە ئیڤۆلوشن چۆتە مێشکمانەوە فکرەکانی بۆمانی هەر فکرێک ئیڤۆلوشنێکە تێگەی لەوە چکە لە ئەخیرە سەری هەموو مەراحیلەکانی پەرەسەندنکە ئیڤۆلوشنانی هەر هەمویان ئێفیشنتر بوون لەوەی پێشویان هەر جارێک ئێفیشنتر بووە ئەمە تێکەڵی دینیشکەیتەوە سێرەکەی شەڕ نییە لە بینی عیلم و دینە وڵا دینەڵێ ئەمە لە مەیمونەوە ناتوین ئەڵێن بابەجان تۆ ئادەم و حەوا بچووکەکەیتەوە بەم قسەی ئادەم و حەوا باسی یەکەم زەڕەی گردوونەکە مێتافۆرن هەر هەمووی کورە زۆر خۆشە بەخوا ژیان زۆر خۆشە نازانم من هیچ شێشەیەکم نییە هیچ شێشەیەکم بەس ئەو خەڵکی سەردەویە بە تۆ شەو نازان بووەنە ئەزای چی ئەو سا گلەی مەکرد لێوان ئەو سامود ئەو بۆواکەن بەس ئێستا هەڵێم حەقیانە وا بکەن لەبەرەوەی ڕێیان وەکو وا ئەزانن ژیانەکە ئەوەنە جیهاز و بابەتی تازە لەبەردەستانیە کە بتوانن پرسیارەکانی مێشکیانی پێجواب بنەوە هەمویان لە ئیمۆشنە ئێستاشیان کردو چکە ئیمۆشن پرسیاری زۆرە ئەبێ بە ئیمۆشن ریاکشنی پرسیارەکانە کە جەستەت ئەداتێت ئەڵێم ئێستا ئەگەر کەسێکی واشیت ئەگەر کەسێکیت مەسەلەن دین ئیستیغلال کردووە یاوات پێوتراوە باوەڕم پێ بکە یەکشتی ناو دین و یەکشتی ناو عیلم و یەکشتی ناو فریکوێنسی گردوون هەمووی کە هیچ شتێک لە ناو گردوونا خۆش نییە یەکسەر ببێ بە سفر یعنی لە ناوبردن لە ناو گردوونا نییە هەموو شتێک لە شوێنێکە ئیشێکی خۆیەکە بە من و تۆشەوە ئەگەر من پیاوکوش بم تۆ پیاوێکی باش بی هەردووکمان لە پڕ بۆستی نییە بەڵام هەردووکیشمان ئەمەلمان هەیە ببین بەوەی تر
و بۆچیش کە بووی بەوەی تر چیت بۆ دەرەکەوێت چکە من ئەو قسەی بۆ یەکەم چکە هەموو کەسێک کاگاتە تەمەنێکی واعی بوون ئیتر هەمومانینەوە سەرەوەی مرۆڤ بین حەقی نییە باگراوندەکەت دینی تایەتیای نییە هیچ شەویستویان نانە بە تەجروبەی ژیانی خۆت تێگەیشتی کە تۆ سەلامەتیەکە دەوەیە مێشکە هیلاک نەکەی بە خەڵکەوە یعنی تۆ کە غەڵەتە بەرامبەرێکێ کرد مێشکە هەڵێگرێ ئەوەیە نایاڵە شەو بخەوی هەتا بانی بم بڵێ وەڵاهینە ئەوەیە نایڵێ لەگەڵ خەڵکە غەڵەت مەکە من 12 ساعەتەکەم لێوە کوژانەوە ئەی 37 ساڵێک کو هاتوانێ ئاوخێ مەبەستم چییە ئەڵم هەچ گوێگرێک گوێی لەمەیە دڵنیاتەکەمەوە بە 21 ڕۆژەتوانی یەکێک لە عادەتەکانت چەنێ بەسیتە بیگۆڕی دوای تێگی ئەوەی کەش هەر تۆیت کردوتە بە شاخ وازدانی خەڵکەکە بە دوژمنە و بینێ چەنێ خەتای توێ ئەوەنەش خەتای خەڵکەکەی چکە هەمومان ئەین بە بەرامبەر لەم ماوەیە لێوان ئاگادارە بۆ بەزمێکی عایلە هات چوبووم هەر هەموو ئەوەی ئەو وای کرد یا من وام کرد لەبەرەوەی ئەو وای کرد یەک بەشەر نەیوت من واکەم تێگەی ئێمە عایلی نییە ئەمە ئەمە مرۆڤایەتیە هەموو مرۆڤەم کێشی هەیە حتى لموضوعي كها وقول هم ربطي بيكتريها حلال وحرامش يعني بو دينا كانوا بو يعني علميش يعني سيري مثلا أو شيء كحرام كراوة يعني فشترى مود باش حرام كراوة زياني هي إبا وكسيك حزلي بيكا خوتيا أخو قينا بيكا خوتيا بلام كي تسرباق عكا إبينيكا بالفعل أو نمونيك لو أنا باسكين بيت خوش باسي موضوعي جنسكين سكس مشكلة مني هاشتاج به أوكي لا سكسا بو حرامة من يسا حاليا لسر حالات كمبيوتر سيمن ريتنشن أو كا يتناشي بلاء أو موضوع أنا هاد لبير خوتي بيتو يك دنيا يسفادي جسيو نفسي هي بەڵام دوایەوەی کە تێگەیشتم توانین بیکەم چکە غەریزەیەکە زۆر ضرورە بۆ دیێنەی بۆی سڤایڤ کە تۆ بەکارێنێ کابرا کە لێ قەومێ ئەیخەنە ناو خێمەیەکۆ لە شوێنەکە وازی لێبێنی دە 12 ناڵە خاتەوە بۆ لەبەروی دیێنەکەی هەر بۆکو کابرای 300 ساڵ لەمەوە پێش بیرەکاتەوە وازانێسە پڵنگی خوا ئەڵە هیچ نەبێوا دە 12 بخەمەوە دانێژیان دەرچێ هەر باشە تێگەی ئەڵم چی ئەمە هۆکاری سەرێکیەکەیەتی ئەگەر بیری لێ بکەیتەوە ئەو کەسانی کە شکستێنن من خۆم تووشم بووە کە شکستێنی زیاتر مێشکە ئەچێ بۆی چکە مێشکە عاقڵە ئازانێت تۆ ئاسی بوویان نەگە بڵێ ئاسی بوو یەکسەر وازانێت پڵنگایەتی بەسەر تا تیاچ خێراڵم ناڵخەرەوە بۆ چاو دەراوە دێگەڵە بچی ئەمە هۆکاری سەرێکیەکەیەتی بۆ خراپە تۆ لەگەڵ هەر زەلامێکا بیت هەڵسی دانیشی بچی بەلای مۆزوعە لە بەرەوەی دیوێشی تری هەیە من ئەلمیانە توان بۆ شەرحەکەم پیا و هەر ناوێری بیری لێ بکەیتەوە ئەوەنە زەرر لێیە یعنی لە دینە مەمنوع کراوە حرام کراوە لە بەرەوەی بابم پێ بڵێم ئافتەرماثەکەی چییە ئەگەر لەگەڵ کەسێکا جووت بی تۆ 5 حاست هەیە 5 سنسەر هەستەوەریت هەیە ئەم 5 بە یەک جار معلومات لەو کەسە وەرەگرێ و هەتا ماوەکەشی زیاتر بێ معلوماتەکانە زیاترە جەستت بێ ئەوەی تو ئاگال لە خۆ بێت تۆ نیت جەستەتە جەستە ئاژەڵەکە خۆی ئەدارتەکە خۆی گونجێنێ یەک دنیا پرسیار جواباتەوە بۆیە دڵە خۆشە بێ بۆ ڕۆژی داهاتوو یەک تۆز کارکتەری و کەسە بگۆڕە ژیانی تۆ تاڵە بێت تا ئەمە بیرەچێتەوە بیر ناچێتەوە مانگێ بەس خەریشی خانە بەتاڵکردنەوەبی دێگی ئەمە ژیانە چی لێکە تۆ بەردەوام لەم وەزعایبی چەنێ زەلامێکی زاڵی برادرم هەیە زۆر بە قوت ومانێ بەس سێریەکەی بەزەیت پێاتەوە نە هیلاکە ئێمە زەلام ناژی بەجددی ناژی کەواتە سێکس شتێکی خراپە تو ئەگەر ئاوا بێ احترامی بکەی بەرامبەری چکەم ئێستا وەکو بێ احترامی بینم نایوەستێنم بەڵام احترامی وایە گرم نەبێتەوە دێگەڵم چیچکە بە قورعانی عەظیم ڕێک مۆزوعەکەوەیە من و تۆ کە یەکە بینین بەس چاومان معلوماتەکەی بە فۆتۆنێکە هاتووە خۆت نهاتوێتە چاومەوە ڕووناشێک لە تویەوە هاتووە ئەوە چاو جۆش هەر هەی ئەینەشت بەڵام دەست و زمان و کارەبایی لیک و ئەمانە بەر شتەکەکەوی جەستە زۆر سقی زیاترە بەوەی کە تۆ دەست لە شتێ بێ وەک لەوەی سێریشی بکەیت یعنی وا تێگەڵم چی وەکڵێ هەموو لایەنێکی عیب هەموو شتێکەر ئەو فکرەی هەیە بسەبت هەر ئینسانێک مثلەن ئەگەر بنمونێکی زۆر بەسیتیش باڵین بەراوردی بکەین بۆی ئاسانتر بێت تێگەیشتنەکەی هەر لە مناڵێکەوە سەیرکەی مناڵێک بۆ منەکە مامۆستا فێری بابەتێکی تازەیەکە باڵێن لە دەرسی زانست بیرکاری ئێمە زۆرجار لە مەکتەب مەسەلەن بەو نوع دەرێ بڕین بۆ مامۆستاکان مەسەلەن ئەڵێن تەرکیز بەس مەخەنە سەرەوەی کە بە قسەکردن مثلەنها بە شەڕح تیانگەێنن یان بەس بە ڤیدیۆیک و بە ڕسمێک بێ با بەرجێستە بێ مەسەلەن ئەمڕۆ پرتەقاڵە خوێنی با پرتەقاڵەکە بێت بیبینێ دەستی لێبا بۆنی بکە بەو شێوێ باشتر وەرێگرێ باشتر تێگا حاسەکانی وەکۆڵێ
كنت چی پێڵێن لە بەرکەوتنەکەی کۆمپیوتەرە تێ ئەمە لەگەڵی بێ پێوترێ باندویدی زیاکە یعنی زیاتر معلومات لە هەمبارەی هەمان شتەوە لە لایەنەکانی تریشەوە وەرەگرێ کە زیاتر دڵنیا بێتەوە ئەم شتە ئاوایە وەکەڵی بە ینی نەبی بینێ هەموو تریش بە هەمان شێوێ تێگەم وەڵاهی بابەتی ئەمەی کە باسی سێکسم کرد لەبەری لەم ماوەیە کە حاڵەتیشی لەو بابەتە هەیە لێوان ویستم پرس بە تۆ بکەم بەس هەر بابەتەکەش بڕواقی چێکە شتێک هەیە 7 ساڵە زۆر هۆگری ئەم بابەتانە بووە تێگەی ئیتر بە پێوەی کە بەر دایک و باوشی کەوتوم زۆر 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 خەمیانە و زۆریش خەریشین ینی هەموو شتێک بە بەرنامە و بە پلان و بە مەزبوطیەکەن و کەچی هەر هینە ها گیرەیەکە ئەزانی هاتی نەیجەر مەرحەلەیشی هەیە لە گیری بۆ هەنێکە زۆر بە قورسی ئەیگرێ کەلاەتیەکە و جاهت چی نەسیحەتێ بابەتێ یا هیچ فکرێکی خۆت بە پێوەی کە پێژەری تۆش خۆی ئەزای چونە ئەو وردەکاریە ها وەزام هەرە مۆزڵ کە باست کردوونی و تاحیەکەین گروپە مەسەرەن ئەگەر وردەکارەکان زیاتر بزانی لاوانێ ها سەکانی منیش ئەو کات ورترە بێتەوە باشترە بۆ ئەوە گروپێک دروستەکەین تۆ هەم دایک و باوکیشی و هەم هێنەکەش ناوچێ ئەو پێژەری مەکتەبەکەشانی قسەی لەگەڵەکەم بۆ وردەکارەکان هیچ بەس ئەمە ئەمەلی هەیە بۆکومە بەسم جارێ ڕەفڵی لە دوورەوە تۆ ئەمەلی تیا بینیت ینی مەخسەد دەوێت کە باش ببێت ئەکید بۆنە هەستەکە عامەتەن لە چیا بینەوە چۆن وڵای دەنگت قەتع بوو ئەڵێم هەستەکەی لە چیا زیاتر خۆیانە بینەوە کێشەکان بە چیە خۆی ئەو هیچ ئەمرەکە بەلایەک باشە چکە ئەکید ئەو ئەمرا لە ڕووی فکرەوە لە ڕووی هۆرمۆناتەوە لە ڕووی هەموو ئەو لاەنە جستی و دەرونیەکانەوە کە ئەگۆڕێ کۆمەڵێک گۆڕانکاری بەسەرایەت ئەجا بۆیە وتم وردەکارەکەی بزانم ئەتوانم باشترێک تەڕحی هەر ڕەیەک بکەم چکە مەسەلەن خێزان هەیە کە مناڵەکەی جاکچ بێیان قوربێ لەو تەمەنایە کە ئەگەتە ئەو گۆڕانکاریانە مەسەلەن بەپی کۆنتترۆلکردنەکە فەرقەکە ئایا تا چەندێک مناڵەکەی کۆنتترۆلەکە ئایا تا چەندێک لەوانەیە بڵێ ئەروەڵا کۆنتترۆلم کردووە و 1 و 2 بکە و بەس واژ نەبێ ئەو کۆنتترۆڵی کە ئەو ئەیڵێ بەعکسەوە ئەوە زەرە لێیان بێت لە بە کوردیەکەی بزەبێت ینی وای لێ کرد بێت کە چۆن هەر لە دەرمزانڵێک کە بتکردنی حاڵەتەکە بوو بێ کە ئەو ئەگەر بچترین فرسەت بدۆزێتەوە ئەو شعرەی هەیەی و هەستی هەیەی بیوێ مەسەلەن لە بچووکترین فرسەتە هەوەکو هەلێک بیقۆزێتەوە بەکاری بێنێ ینی بۆی وەکو بڵێ ئەمەلی ئەوە هەبێت کە ئەو کەسە بەرەو باشی بچێ ئەکیید 100% ینی 100%ەکە کوی لێ نێ سایکۆلۆژی 100%ی هەنیە بەڵام ئەکرێنی هەیە دۆزیمانەوە دوای بە مۆزۆ تامادەم بە هەر 100%ەکە بێت باشە قەزم بەرت کەوتووە لەو کەیتانە ناوهێنانی نارسە کردبێ نەوەڵە سەراحەت یعنی باونی ئەمە قەزمەوەی باونیە بەرجۆمان کەوتو یانەها وڵێ ئیشمان لەسەر کردووەکو معلومات بەڵام ئەکیید بەعامەلی ئیشی لەسەرکەی فەرقی زۆرە باشەڵم باوە ئێستا باوە ئەو بابەتە حتا ئەو کاتی کە لە کولیە بووین لە ڕێکخراوێکی ئیشمانە کرد دکتۆرێکمان بان کرد وەکو بە ئۆنلاین چاپێکردنێکی ئۆنلاینمان لەگەڵ کرد هەر لەسەر ئەو بابەتە بوو وازم ڤیدۆکە شماوە لە پیجی فەیسبووکە ڤیدۆزمە بۆ شتێرم ینی بابەتێکی باوانی باو نەبێت هەر ناگاتەوە حدێکە باس بکرێت دێڵە مادەم کاری بەهۆی ئەو ینی یەکەم هۆکار من بە سوۆشال میدیای بینم بەڕاستی چکە زۆر ئاسانە لە بەردەستی گەنجێکا کە لەگەڵ چنەها کەس قسە بکات یان هەر شتێکی خۆشە بیکات ینی ئەو شتێک کە زۆر ئاسانکاری بۆ گەنجەکان کردو نەکرد لەو ڕۆ لە زۆر شتی تریشەوە مەسەلەن بەرەو لادانێک بچن ڕاستەکەی بەڵام بەخوا سوۆشال میدیات زۆر خەڵکی پاکردەوە کاکە یەک دنیا شتی ناچرین ئێستا هەر ئەم حاڵەتی ئەم کەسی باسێکم ئەگەر ئەوە 10 ساڵ لەمە پێش وایە زۆر خەتەرترە بوو بە سوۆشال میدیا هەرچی شتی ناشرینە نە لای برد لە مێشکی خەڵکەکە هەستەکەم ئەمە سایدیفکتێتی ڕاستەکەی بە سایدیفکتیەوەی کە ئێمە بەجددی نەمانزانیوە چییە و هەروە بەجێشمان هێشتوە ینی هەر کەتەلۆگەکەیمان نەکەنەوە بەزەوە چاک بێ زۆر هینە بێ زۆر من زۆر تەسەورەکەم سوۆشال میدیا چاکە بێت ینی بەڕادەیەک من ئیش لەسەرەوە ئەکەم زۆر فێرن
نا دەست خۆش بچاکێکی ینی میش قەنەعەتم بەوە هەیە بەڵام مەبەستم ئەو واقعەیە کە لەم دەقەیەتیاین وای ئەبینم. تێگەم. باشە لێوە گیانەوە 44 دقیقەیەڵین بۆ خۆمان کەوتین ئەرە بە یەک مۆزوع زۆر میلاکیشم کردی دەستەکان زۆرە خۆش نەبا بوو. بە باعکسە من تۆ میلا کرد تۆ ڕۆخەی نا بە قوربان هیچ پێویست نییە خزمەتە زۆر مەمنون بێ بەساقەوە زۆر سپاس سەلامەت بێ قوربان سەلام لە ماڵەوە بکە بەساقەوە خواست خوان لەگەڵ